بەگشتی زیندانیەکان ئەوەی کە کێشەیان هەبێت کێشەی ئەویان هەیە کە خۆیان لێرە زیندانن. پێشتر تۆڕی چاودێری خێزانەکانیان مانگی 150,000یان هەبووە بەداخۆ بڕدراوە. ئێستا خێزانەکانیان لە دەرەوە لەبەرەوەی بڵێ باوکەکە هاوسەرەکە لێرە لە زیندانە، خێزانەکە لە دەرەوە هیچ زاهاتێکی نییە، داوایان کرد کە ئەو 150,000یان بۆ ببڕدرێتەوە. هەنێک کێشەی تری مەسلەی ئیجازاتیان مۆڵەتیان هەبوو، مۆڵەتی سجن، ئەوانە هەموو دیراسە ئەەکەین و ئیشی لەسەرەکەین. بەڵێ خۆی 800 زیندانی لەوەی کە ئێستا لێرەیە خەڵکی هەرێم نین، خەڵکی ناوەڕاست و باشوورن و هەمووشیان مادەکان تیرۆرە. ئەوەی سلێمانیش و دوهۆکیش و هەولێریش ئەگەر ئەوانەی کە لە ناوەڕاست و باشوورۆ هێنراون بۆ ئێرە مادەکانیان تیرۆرە بگوێزرێنەوە، ئەو کاتە کێشەی ئەوەمان نامێنێ کە زیندانیەکە بچووک بێت. بۆ مەسەلەی خواردن لێرە لە خواردنەکەیان ڕازی بوون، لە سلێمانی ناڕازی بوون. قسەمان لەگەڵ بەڕێوەبەری چاکسازی کرد و کێشەکەی چارەسەر کردو و گۆڕانکاریان لە خواردنەکانە کردووە.